پیغمبری خوا فرمی كل أمتي معافى إلا المجاهرين وإن من المجاهرة أن يعمل الرجل بالليل عملا ثم يصبح وقد ستره الله فيقول يا فلان عملت البارحة كذا وكذا وقد بات يستره ربه ويصبح يكشف ستر الله عنه. خوش يسكانم پیغمبر فرمی صلى الله عليه وسلم افرمين هم امتكم لواني خواليان خوش بي هم امتكم توشي بري عفواتي خواي گەورە ئەکەون مژدەیەکی زۆر خۆشە إلا ئەو کەسانەی کەوا مجاهیر کێیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کاتەوە فەرمووی ئەو کەسەیە کە گوناحێکەکە خوا بۆی دا ئەپۆشێ بەڵام ئەم ئەڕوا لەناو خەڵکا باسیەکە ئەڵێ ئەوەم کرد و ئەوەم کرد و ئەوەم کرد سری خوا هەڵە ماڵێ خوای گەورە سڕەکەی بۆ داپۆشێ ئەمە ڕوا هەرێ ماڵێ ئەو کەسە خوا لێی خۆش نابێ سبحان الله. ئەمە مژدەیەکی زۆر خۆشە بۆ ئەو کەسانەی کەوا گوناحبارن گوناحەکانی خۆیان داپۆشن خۆش بۆیان داپۆشێ و هەڕەشەیەکیشە بۆ ئەو کەسانەی کە گوناحەکەن و ناو خەڵکا باسیەکەن.